لە پێناو زیاتر خزمەتکردن و گرنگیدان بە کەرتی تەندروستی و پشتیوانیکردنی ئەو کەرتە لە شاری سلێمانی بە ئامادەبوونی جێگیری سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و وەزیری تەندروستی و پارێزگاری سلێمانی بەشی منداڵانی نەبەکام لە نێو نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و نەخۆشخانەی منداڵبوون کرایەوە. هاوکات بەشی چاودێری وردی توشبوانی کۆرۆناش لە نێو نەخۆشخانەی شەهید هێمن کرایەوە. ئەوەی کە ئێمە بینیوانە هەمووی ئیشی گەورن، ئیشی ژێرخانن، ژێرخانێکمان بۆ بەجێهێڵن. ئەمڕۆ ئێرە بۆ کۆرۆنا بەکاردێت، سپینە یان دوو سپەی ئەگەر شاری کۆرۆنا کەم بووەوە ئێرە ئەمێنێتەوە یارمەتی کەشەکانی تری تەندروستی ئەدا تاکو ئەو لۆدەی کە لەسەر کەرتی تەندروستیە هەیە کەمتر ئەبێتەوە بە ئامێری جوان، بە ئامێری تازە، بە نوێترین تەکنۆلۆژیا خزمەتێکی باشتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە خەڵکی بە شەرەفی سلەیمانی ئەگەیەنرێت. من لێرە دەستخۆشی لە جەنابی وەزیر، لە بریکاری وەزارەت، لە جەنابی مەحافظ، لە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلەیمانی بۆ ئەوەی کە ئەمڕۆ پیشانی منیان داوە جێی دڵخۆشیە. طبعاً کۆتاییەکەی نییە، ئەمە بیدایەتەکەیەتی، بەردەوامە بین، خزمەتی باشتر ئەگەیەنین، کارمەندەکانمان پشتیوانیانە بین، هاوکاریانە بین بۆ ئەوەی کەرتی تەندروستی ببێتە یەکی لە کەرتە بەهێزەکانی هەرێمی کوردستان. کردنەوەی بەشی منداڵانی نەبەکام لە نێو نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید و منداڵبوون پزیشکان بە گرنگی دەزانن بۆ ئەوەی بتوانن لە داهاتوودا زیاتر خزمەتی ئەو منداڵانە بکەن کە پێویستیان بەو بەشەیە. ئەم دوو بەشە بە سوپاسەوە لەلایەن کۆمپانیای نۆڤالایکی خۆراکیەوە دروست کراوە و نۆژەن کراوەتەوە و لە هەمان کاتدا ئامێرەکان بەشێکی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە پێشتریش و بەشێکیان لای منداڵپارێزی کوردستانەوە لە هەمان کاتدا ستافیشی ئەو کارمەندانێکی لێرە بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستانن و بەشێکیشی لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانەوە دابین کراوە کە لێرە بەدوا سەرپەرشتیشیەکە ئەم بەشە گرنگەکەی لەوەدا کە مناڵی تازە لەدایک بوویەتە لێی داخڵەکرێت و چارەسەر وەرەگرێ. ڕاستیا بەشەکەمان زۆر بچووک بوو، ئەتوانم زیاتر لەسەر ئەرکی کارمەندان و پزیشکان ئەو بەشە بەڕێوەبراوە لەبەروی نوقسانی و کەم و کوڕی و بێجێگەیمان زۆر بووە. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان جگە لەوەی ئەرکی نۆژەنکردنەوەی بەشی منداڵانی نەبەکامی گرتە بۆ ئەستۆ هاوکات ڕاشی دەگەێنن چەندین کارمەندیش بۆ ئەو بەشە دابین دەکەن. ڕاستەکەی بۆ ئەم بەشە ئێمە بە جیاز دامی ئەم بەشەمان کردووە لە هەمان کاتا بە دانانی ستافیش بۆ واتا کارمەندی پێویست بۆ خەستەخانەکان ئیتر کارمەندەکان چ نێرز بن چ کادری بەشەکە بن هاوکاریمان کردوون. هەر لە سەردانەکەیدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر یەک لە پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەی منداڵان و نەخۆشخانەی هەرس و جگەری بەسەر کردەوە و پاڵپشتی و پشتیوانی خۆشی بۆ زیاتر پێشخستنی کەرتی تەندروستی و خزمەتکردنی هاوڵاتیان دەربڕی. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.